سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم بە ئامادەبوونی بەڕێز کاک ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە من لەسەر کۆمەڵێک مەلەف و تەوری تایبەت بە پارێزگاکە قسە دەکەم ئاشکرایە بابەتی کێشە و گرفتەکانی هەڵەبجە لە ماوەی ڕابردوو بە ئێستا شەوەیەک بووە لا گرفتە گەرمەکانی نێوان میدیا و شەقام و هەوڵاتیانی ئەم پارێزگای و بەرپرسانێکی ئیدارەکان لەلایەک و حکوومەت و بەرپرسانی شارەکە لەلایەکی دیکەوە لە ئێستادا ئاستی خزمەتگوزاری گشتەکان لە پارێزگای هەڵەبجە چۆنە بۆ بەردەوام هەوڵاتیانی ئەم شارێک لێی دەکەن و پێیان وایە ئەوەی کراوە لە ئاست گەورەی ئەو قوربانیە نەبووە کە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی مێژوو ڕۆبڕووی ژیان و ژینی ئەم هاوڵاتیانە بۆتەوە تازەترین بەرنامە چییە و بەرنامەی خودی پارێزگار کات 2 ساڵ و نیوە پێما بێت دەست بەکارە چی کردو بوو ئەوەی لانی کەم بەشێک لە پرۆژە لە کارخراوەکان سەپێ بخاتەوە بەرنامەی حکوومەت بە تایبەتی دەستێ و بەرێنان ئەوەندەی زانیاری بێ پێما بێت نزیکەی 25 پرۆژە لە بەرنامەی کاردای بۆ ئەوەی کە لە شارەکە جێبەجێ بکرێت لەگەڵ هەمومانە لەسەر بابەتی پارەپێدانی پارێزگاکان قسە دەکەم کە ئێستا پێم وا بێت لەم کابینەیەدا بودجەی تایبەت بوو هەرسێ پارێزگاکە خەرج کراوە ئەو ڕێژەی کە بۆ هەڵەبجە دانراوە لەسەر چی بنەمایەک بووە ئایا ئەمانەی رازین یاخود هەوڵەکان چیە بۆ ئەوەی کە هەڵەبجە حسابێکی تایبەتی لەگەڵا بکرێت و لە ئاست لایانی کەم ئەو قوربانیەدا بێت کە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکان ڕوبەڕووی هاوڵاتیانی شارەکە بووەتەوە بە خۆشحاڵی مانداری بەڕێز کاک ئازاد تۆفیق پارێزگای هەڵەبجەم کرد و کاک ئازاد سپاس بۆ ئەم سپاس بۆ بەڕێزتان سەر چاوی نزیکەی 2 ساڵ و نیوە دەستبەکاری وەک پارێزگاری هەڵەبجە گلەیەکان کەمنی لە بابەتی خزمەتگوزاری گشتەکان تا دەکاتە باقی بابەتەکانی دیکە ئەوەی تا ئێستا کراوە وەکو خودی پارێزگار ڕازیت سپاس بۆ بەڕێزتان خۆتان نەزان جارێ 2 ساڵ و نیو ئەمرێکی زۆر نییە وە کەمیژ نییە و من پێم وایە لە پارێزگای دووەک و سلێمانی و هەولێریش کە ئەگەر تازەترین پارێزگایان دووەک بێ لە 52 ساڵە پارێزگایە کە نێو قەڕن زیاترەکە خەڵکی لەوێ گلەی هەیە خەڵکی لێو داوای حەدیقەیەکە داوای پارکێکە داوای مەکتەبی دوو با بڵین دوو نهۆمیەکە داوایەوە کات کە قوتابیەکان 30 کەس لە پۆلێکا بێ نەک 40 کەس دیارە ئەمە لە هەڵەبجە وایە هەڵەبجەیە کە تا ساڵی 91 هێشتاوەش کیمیاباران نەکرێ و تەختەکرێ تا 91 کەسی تیان نییە 92 حکومەت تەشکیل دەبێت خەڵگە ڕاتەوە خەڵک لە جیرفانی خۆیان هەڵەبجەیەکان جادەکەیان پاک کردوێتەوە بە باربووی خۆیان تەلی عەمودیان کڕی و ڕیان کارەبایان لە دەربەری خانەوە هێناوەتەوە یانی حسێبیکەی ئەمە بەگاڵتە بینا ناکرێ لەبەرەوە ئەمە وەکو هەڵەبجە دوایەوە تا 2003 بودجە نەبووە شەڕی ناوخۆ بۆ نامەتی کە دوایش بودجە دێت و ئەوانە و یەک حکومەتی تەشکیلە بێ و هەڵەبجە قامیەت بووە تاکو سیانزەی چواری 2014 هەڵەبجە لە 2014 لە مانگی چواری 2014 ئەبێ بە پارێزگا لە مانگی 6 2014 داعش مووسڵ ئەگرێ کە مووسڵ ئەگرێ بودجە نایە بۆ هەرێم موچە نایە بۆ هەرێم ئیشکالی سیاسی و سەربازی و عسکری لە نێوان هەرێم و عێراق دروست دەبێ ئێمە ڕیفراندۆمەکەین بەرامبەر ڕیفراندۆم حەساڵمانە خەنە سەر ئەم هەموو قەیرانە سیاسی اقتصادی داراییە چۆن تەسیری لەسەر هەولێر سلێمانی دووە کردووە حتمەن تەسیریشی لەسەر هەڵەبجە عەفوم بکەی تەواوی کەم ئەمە هەڵەبجە ئێستا هەڵەبجە فیان نەبێ مەکتەبەکەی دوو قات بێ ئەبێ پۆلەکان 30 قوتابی بگرێ ئەبێ جادەکان دوو ساید بێ ئەبێگەر پارجێکپانەیە بیکەین بە دوان پەیمانگایەکپانەیە بیکەین بە دوان زانکۆکەمان پەرە پێ بدەین ئەمانە هەمووی ڕاست بە دێریکراوی مەسەر بابەتی ئیشەکانی ئێوە بۆ پارێزگار کە دەست بەکار بوون بەڵام خۆ بابەتەکە هات چۆنێک بێ قەیرانی دارایی هەبوو بێت یا خۆینا بابەتی کێشەکانی هەڵەبجە نوێ نین ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی پێش ساڵی 2014 دەبینین دنیایەک پارە هەبووە وەزعی دارایی حکومەت باش بووە تەنانەت ئەوەشی کە کراوە لە ئاستی قەزایەکە نەبووە ینی قسەکە ئەمەیە کاک ئازاد ئەم بەرنامەی ڕووماڵی بەڕێزی لەو کاتەوە تۆ بەرپرسی کە تەقدیمیەکەی باشە وەنیە ئەو ئیشکالەتە ئابووری لە سلێمە لە هەڵەبجایە لەو کاتەوە من لێ بەرپرسم کە مەحافزم واتە ئەگەر 2004 و 5 و 6 و 7 تا 14 بودجەش هەبوو بێکە بووە و پاری باشیش هەبوو بێ و قایمێت بووە لەوێ سەرف نەکراوە خزمەت نەکراوە هۆڵێ نەکراوە ئەوە ئەوانی پێش هاوڕایەوە بۆ چوونەی کە دەبوو زیاتر بکرێتەوەی ئێستا هەیە طبعاً هەر ئەوەش نەبێدانێ بە زیاتر بکرێ من هەشتی دەی 2010 بووم بە مەحافز تا هەشتی 2010 موچەی ڕبع بووە 2019 وەزعمان زۆر ئۆکەی بوو لە کوردستان کۆتایی 19 کرۆنا هات 20 کەرنتینە و داوام نەبوون و 4 موچە وەرگیراوە 21 ئێساس ئەمە 4 موچەیە لە کاتی خۆیان
بە لە سایبیسی لێبڕانەوە دێ ینی بێنە بەرچای خۆ لە هەشتی دەی 2012ەوە بۆ ئەمڕۆی 26 2021 بە یەک ڕیتمی باش بە یەک وا بڵێن هاوتەری لە ڕۆژتووە بەبەرێ سەرم هەموو سلێمانی هەولێر دۆک لە ساڵی 2019 هەرە بووە لە ساڵی 2020 هەمان لە کەرنتی نابووین هەمان مشکلی کرۆنەمان بوو هەمان خەمان بوو باش کەواتەوان پرسیارەکە بۆ شوێ بکەم هەموو گرفتانەی کە ئێستا لە پارێزگای هەڵەبجە هەیە لە بابەتی خزمەتگوزاری گشتەکان تا دەکاتە سێکتەرەکانی دیکە ئەم گرفتانش بە هەمان ئەندازە بە هەمان قەبارە بۆ پارێزگارێکی وەکو هەولێر یاخود دۆکی ڕاستە یاخود هەر چۆنڵی نەکبەتەکار هەڵبجێ بۆ هەڵەبجە زیاترە مەسەن سلێمانی نامەتی دیوە بە سلێمانی تەخت نەکراوە هەولێر نامەتی دیوە بەس هەولێر تەخت نەکراوە یعنی هەڵبجە تەخت کراوە 5,000 کەسی لێ شەهید بووە 16 سێ کەسی تیانە ماوە 200 ماڵ ئێستا چاوەڕوانی کوڕەکانیان کەون بوون 10,000 برینارەیە برینارم هەیە کارەبا لە ماڵی بڕێم برێ چونکە بە تەنەفوسی سەرایی بە تەنەفوسی ببوورە جیازێک ئیشەکە جیازەکە بە کارەبایشەکە یعنی ئەوەی لێ بڕێی بریناری کیمیایی وەڵەبجە دوای هێشتاوەشت و چی بە بەرارەکە ماڵ بە ماڵی لە سا هەفتای تەقێنراوەتەوە ئاخر ئەمە ینی تۆ بەسەر بینایە لە ژوورێکی ئاوا بکەیت جوان پردیکۆر تەخت جای لە بینایە لە ژوورێکی وێرارا بکەیت ئەمە مۆزوعەکە بە بەسپەرەوەیە کە بە منی شۆ بڵێن مقاصیر بووین لە هەڵەبجە بۆی ئەوە نەکراوە ئەم 2 ساڵ و نیوەی من ساڵێک و چوار لە کۆتایی 12 2019 کرۆنا یەخەی کوردستانی گرتووە 20 سەرتاسەر وەزئی هەمومان شڕ بووە ئەمە بسوویەکە بەرەو باشی ئەڕۆین ئاگای لە وەزئی دەوام ئاگای لە وەزئی تەناو بە ئاگای لە وەزئی مەعاشە ئەوەیە وەزاکە بۆیە بەڕاستی من حەزەکەم بە ڕاشایی گفتوگۆ لەگەڵ بەڕێستا بکەم بەڕێز دیکێک بۆلوانی کە بی بە پارێزگاری عنی خەڵکێکی زۆر ئومێدی بەتوانە و بە لێهاتووی تۆ هەبووە ینی مە مجاملە نییە ئەبێ بە خراپ بڵێن خراپ بە باش بڵێن باش بۆ نمونە کاگازال لە مای ئەم 2 ساڵ و نیوی تەمەنی بە پارێزگا بووی هەڵەبجەدا ئەو پرۆژانە کامانەیە کە ئێستا بە وجدانێکی ئەوە قسە بۆ ئێمە بکەی کە جێگەی سەرنجی بەڕێزت بوو بێت بە بەڕێز بڵێم ئێمە کە ئەمە ڕوویە من سری جادی دووسایدی نیوان هەڵەبجە سیروانم کرد با بڵێن ڕاستە لە ساڵ 50 تاو بووە بەڵام ئیشکالی گەورەی هەبووە ئێمە مەقاولەکانمان کۆ کردەوە وتمان چیتان پێویستە بۆتانەکەین لەماوەی ساڵێکە جادەکە تاوا بکەن هەشتی دەی 2010 من بووم بە محافظ یەکی دەی 2019 دووسایدی هەڵەبجە سلێمانیمان کردەوە ئێستا تاکە محافظەیەک لە هەرێمە بۆ محافظەیەکی کە سەر تاسەر دووساید بێ هەڵەبجە سلێمانی بەڕێزت لە سەیتەری سلێمانی بە 40 دقە لە سەیتەری هەڵەبجەی ئەمە کارێکی کەم نییە ئەمە یەک دوو ئاوێسەر جادەکەی خراپ بوو بۆ گەشتیاری جادەکەمان چا کردووە دوو ئیشی کەمانەیە کە من پێم وایە لە دوو مانگی داهاتووە واتە ئەگەر ئەمڕۆ 25 و 26 بێ لە 25 و 26 یا یەکینۆ بەڕێز سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسوود بارزانی بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاک خوبات تاڵەبانی بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە جەنابی کاک دانا و سەرجەم جەنابەکانی تر تا یەکینۆ دێن جادەی هەڵەبجە میرە دێ واتە پردی تۆقوت پاچی لێن و ئێفتاحەکەن ئەمە بۆ ئێمە چیەکات لە سەیتەرەی هەڵەبجەوە تۆ بە 24 کیلۆمەتر بە 20 دقە لە میرە دێیت لێەوە بە چارەکێ لە دەربەنی خانی سەیتەرەی هەڵەبجە بە 35 دقایشتە دەربەنی خان نایتە ناحەی سیروان نایتە ناحەی سایق ناچتە ناحەی قەزای هەڵەبجەی تازە ناچتە ناحەی زەڕایەن ئەفمکەیت بۆ جوڵەی بازرگانی ئەمە چەند گەورەیە بارێک لە ئێرانەوە دێت نایەتە تەوێڵە و پاوە و بێتە تەوێڵە و تەوێڵە بیارە و خوڕماڵ و سێسایە هەڵەبجە بارەکە بە 14 کیلۆمەتر لە سازانەوەیەتە ناو هەڵەبجە بە 27 کیلۆمەترێتە سەر میرە دێ 24 و 14 و 27 کیلویەک بە 20 کیلۆمەتر ئەچێت دەربەنی خان واتە لە سازان بۆ دەربەنی خان بە 61 کیلۆمەتر تۆ بار ئەبەی بزانە چه حرەکەیەکی بازرگای دروستەکە هەموو شتەکانیمان تەواو کردووە ئەمە بە 2 ساڵ بە 3 جار سەردانی کرماشان بە 2 جار هاتی محافظی کرماشان بۆ لای ئێمە بە چەندی جار چوون بۆ پاوە بۆ لای قەزای پاوی کۆماری ئیسلامی قامی قەزای پاوە هاتۆ بۆ لامان لە مەرزی پشتە کۆبووینەتەوە لە تەوێڵە کۆبووینەتەوە لە ناو محافظی هەڵەبجە کۆبووینەتەوە لەگەڵ جەنابی حکوومەت سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاخوبات قسەمان کردووە لەگەڵ وزارەتی خارجی عێراقی ئێرانی قسەمان کردووە لەگەڵ وزارەتی تەختیت قسەمان کردووە وزارەتی ناوخۆی عێراقی قسەمان کردووە تا توانیمانە موافقەت وەربگرین لەسەر بازاڕچەی سازان و لە سازانیشەوە بۆ ئەوێ ئەم جادەیە حکوومەت ئەمە کاری دووەمی زۆر گرنگە بێت کە پێوتێ لە پردی تۆقوت و بتێ لە جادی سازان ئەم سێ ئیشە
من بۆ عمری تەمەنی خۆم ئەگەر بتوانم لە 6 مانگی داهاتووە ئەمەی تۆقوت پاچی لێ بدرێ و ئیش بکرێ بازارچەی سازان بکەینەوە ئیتر 1000 سپاسی خواکەم و 1000 سپاسی خەڵکی ڕەبجەیەکەم و 1000 سپاسی حکوومەتەکەم کە ئینشەڵا سەربەرز باش بکات. ئەمانەمی پرۆژەی باشن کە ئاماژەت پێکرد بەڵام ئەوەی کە تایبەتە بە بابەتی خزمەتگوزاری گشتەکان خەدەمات ئەوەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیەوە هەیە لە دروستکردنی دووسایی لە نوێژەنکردنەوەی شەقامەکانی ناو بازار ڕەنگە ئەمانە زیاتر پرۆژەی بەرچاون هاوڵاتی زیاتر فۆکسی لەسەر ئەمە بێت بۆ ئەمە ئێستا بەرنامەی پارێزگار چییە؟ ئێمە 252 پرۆژەی ئاوامان جادە پرت مەکتەب بینا دروستکردنی بینا نۆژەنکردنەوە لە قەیرانی داعشەوە وەستاوە 252 بە هیمەتی ئەم کابینەیە هەوڵدرا لە 2020 شتێک بکرێت کەوتە ئەم 2021 ئێستا لە 2021 کابینەی نوێم کارێک کراوە 30 میلیارد دینار بۆ ئەم پرۆژانەی هەڵەبجە تەخسیس کراوە. نه ئەم پرۆژانە هەیە لە سا هەفتای تەواو بۆ ئیکێنمە لە سا هەیە مەسەر پردی تۆقوتە لەگەڵ جادەکەیە بە تەنها 23 میلیارە بە ئەوە دەست پێەکرێ هەیە جادەی سازانە ئەخۆ 30 میلیارد مەبلەغێکی وانە 25 میلیۆن دلار بابڕینەوەە. ئەمە یەکێکە لەو شتانە کە گرنگی و تایبەتی خۆیە لەم 30 میلیارە پرۆژەی باش بەرهەڵبجێکرد. باشە بەرنامە ڕوئای حکوومەت بۆ ئەم کابینەیە بەرامبەر بە هەڵبجە چۆنە جموجۆرێک دەبینێت لە ئاستی یەکە ئیداریەکان وەکو کۆنتاکتی ئەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت بەرنامەکە چۆنە بۆ ینی لە حکوومەت بۆ پارێزگای هەڵبجە ینی دەکات ئەوەی کە لە چەند ساڵی داهاتوو ئەم پارێزگایە سیمای بە پارێزگابوون بپۆشێ؟ ئەزانی چۆرخۆی ئەوە بەگاڵتە ناگەینەوەیان با جوای پرسیارێکەکەمەوە بۆ بەرنامی حکوومەت حکوومەتی هەرێم ئەگەر 2009 لەسەر ڕیتمی 2009 ڕۆژنای دوو کێشەی گەورە دروست نەبووە کێشەی چەند مەسەلەی کۆرۆنایە کاگە کۆرۆنا هاوشانی داعش زەرەی اقتصادی لە کۆمەلگای نێودەوڵەتیەوە ئەگەر داعش لای ئێمە هەبێ لە وڵاتانی کە نەبن بەڵام بڕوات هەبێ کۆرۆنا بەقەت داعش تەئسیری اقتصادی بەسلبی هەیە بە نێگەتیڤی هەیە دوایە ئەم مشکە ساڵێ بۆ باز نەکەی کاکە ئێمە داعش تاو نەبوو کۆرۆنا هەڵ کۆرۆنا تاو نەبوو وشکە ساڵی هات ئاخە وشکە ساڵی نایاڵێ بەروبوومت هەبێ پێویست بە بیردێدانە زەوی ئەبێ بە بێژنگ تەئسیری سلبی لە ئاوی خەزەنکراوی ژێزەوی ئەکات دار و درەختە ڕوشکە بێ حیوانات وەک پێویست ئاوی نادرێتێ بەرهەمت نابێ ئەمانە هەمووی نامەتین دەردی کابراڕێ بەڵام ئەم کابینەیە ئەگەر ئەم کۆرۆنایە نەبوایە و ئەگەر وشکە ساڵی نەبوایە من پێم وایە لە ئەمانتوانی ئەو 30 میلیارەی هەڵەبجە 6 بووایە نار بەرنامی حکوومەت هێرەم چی بوو ئەو پرۆژانەی لە ساهشتای بەرەژوور تا ساهشتای تەواوبوون لە 2019 تەواو بێ ئەوانەی لە سا 6 بەرەژوور لە 2020 تەواو بێ ئەوانەی لە سا 50 لە 2021 تەواو بێ ئێمە ئەمە کۆرۆنا و بابلین داعش هەمووی تێگا ئەمە ئیشکالی گەورەکەیە ئینا ئیسە من بەپی ئەو بەرنامەیە بڕۆشنایە بەرنامەی کابینەیە ئیسە من یعنی 252 پرۆژە لانیکە بەگەر لە 150 یعنی من نزیک بە 126 پرۆژەم ئیشی تیاکرا کرێکارە هاو وەستا هاو تەکسی ئیشیە بوو ئوتێلیشیە بوو نان خواردن ئەبوو مەطعەمە بوو کرێکاریش قوتی بۆ ماڵی پیا کرد وەستاکەش قوتێکی بۆ مناڵەکانی پیا کرد ئەمە نەبوو بۆ لە بەرەوەی کۆرۆنا و باشە بەڵام ئێستا دۆخناکەی باشترە خەیرانی دارایی تۆزە کەمتر بووەتەوە حکوومەت وەسکی باشترە دەتوانێت ماگانە لە کاتی خۆیان موچە بات بێجگە لەم 30 میلیارد دینارە حکوومەت هیچ بڕەپارێکی دیکەی لە بەردەستە بوو ئەوەی کەوی خاتە بەرنامەی کارەوە بۆ ئەوی بۆ هەڵبجەی سەرفکات حکوومەتی هەرێم ئەم 30 میلیارە لەسەری ژماری نەسەمەوە لەگەڵ ئێمە مامەڵی کرد ینی بەپی ئەوە هەڵبجە 30 میلیاری ناکەوێت بەڵام ئێوەتوان برینی هەڵبجە باورین ئازاری هەڵبجە نامەتی هەڵبجە زۆر زۆرە حکوومەتی هەرێمتی بەڵێ بەتاچیت لەو قەرارەوەکەیت من پێ وایە ئەگەر یعنی حکوومەتی هەرێم توانای مادیەکەی بەرقرار بێت وەکو شۆینسە خۆشبەختانە مەعاش ئەمە 5 مانگە مەعاش لە کاتی خۆیان درێ ڕاستە خۆی بێ ئەگەر حکوومەت کارێ بکات ئەم لێبڕی لە سا 21 تیانە بێت ئەوەیەکی خێرە وەزاری بەرەکەت بەڵام لەگەڵەوەشەوە حرەکەیەکی بازرگانی هەیە تۆ کە مەعاش یەک ڕۆژ دوای بکەوێت حرەکە بازرگانیەکە وەسێ ئیسە بە تایبەتی لە هەڵبجەی ئێمە هەڵبجە چەپەکە کارێکی وایتیانە ئەم جادەی تۆخوت بکەین ئەم پردەی سازان و پردی تۆخوت و جادەی لێبین لە هەڵبجە لانی کەم 5-6 کەس ئەکەوێتە ئیش مهندس ئەکەوێتە ئیش کرێکارەکەوێتە ئیش ئەو تەکسیش پێکەوێتە ئیش ئەوەی عەرەبانەیەکی هەیە ئەم پردەکە ئیشی تیاکردی عەفومەکەی دا عەرەبانەدانێ یەکێ لە فێ فرۆشێ یەکێ گۆشتە فرۆشێ یەکی ئاو فرۆشێ یەکێ ساردیە فرۆشێ خەڵک دەیەکڕێ ئەمیش ئێوارە 20,000 دەستکەوتووە 600,000 خوانێ بڕێ ئەو 30 دەستکەوتووە 900,000
ینی ئەمە هەمووی حرەکەی تەیەکەوێ هیوادارین تا مانگی نۆمە بکرێ. ئەوەی دەربارەی دۆخی ئەم پارێزگایە دەوتێمانای ئەوە نییە کە هیچ لەم پارێزگایە نەکرابێت و ڕەنگە گەورەی قوربانیەکە لە ماوەی ڕابردوودا وای کردبێت کە هەرچی بۆ ئەم شارە بکرێ پێوەی دیار نەبێت تۆ خۆت لەگەڵ ئەم بۆچوونەدا یعنی بۆ نمونە پرۆژە کراوە بەڵام لە بەچای خەڵکە عامەکە وا دێرناکەوێت ئەمە بۆ وایە من با پێت برم برینی هەڵەبجەوەنە گەورەیە کاکە 5,000 کەس ڕۆژی 16 بە 5 ساعت شەی دەبێت ئەمەمە گاڵتەی لەگەڵ ناکرێت 5,000 مرۆڤی زیندوو ڕۆژی سێشەمەی 15 یەکی ئەویست ژن بێنێ یەکی ئەویست مەکتەب تاوکە یەکی ئەویست مەسەرەن بخوێنێ یەکی ئەویست کرێکاری بکات 16 هەمووی هەڵوەریەمە ئەمەمە لای کەسوکاری شەیدان ئەزانێ ئەم برینە ئەم سوێیە چەند گەورەیە ئەم فرمێسکە چەند بە خوڕە ئەمە یەک لەبەر ئەوە هەڵەبجە هەرچی بۆکەی پێوە دیار نییە ئینا هەڵبژا زانکۆ هەیە پەیمانگا هەیە مەرعەبی نێودوڵەتی هەیە جاری دووسایدی هەیە پارک هەیە یعنی سەبەسەر پرۆسەی پەروەردە لە هەڵەبجەی ئێمە پرۆسەی سەحا ئیسا خەسەخانەکانی هەڵەبجە خەڵک لە پێنجوێن خەڵ لە سیسایەق خەڵ هەڵەبجەی تازە خەڵ دەستێمانی هاتوون بۆ سەحای ئێمە بۆ عیلاج خەسەخانی باش ئاجیزەی باش دکتۆری باش پرۆسەی پەروەردە بەڕۆی یەکەمەکانی پار یەکەمەکانی پێرار لە ئاستی هەرێم لە ئاستی خۆمان بزانە لە هەڵەبجە یانی یانی لەگەڵ ئەمەشا بەڵام وەکو بەڕێستم وت خەمەکەی هەڵەبجە بە جادە و دوو جادە و پرد و دووبەت هەڵ نابێت باشە نەکردنەوەی بەڕێبەرایەتی گشتەکان بە تایبەتیوانی کە زۆر زەروری و ئانین بۆ هەڵەبجە بەتایبەتی بەڕێبەرایەتی گشتی کارەبا بەڕێبەرایەتی ئەوەی پاسپۆرت و نیشتنگا پێم وابێت تێبێت لەو هەڵانی کە دەبوو بکرێتەوە ئەمانە گرفتی کراونەتەوە بەڕاتی گشتی کارەباشمان هەیە و بەڕاتی گشتی پەساپۆرتیشمان هەیە و ئەوەی کە ئێستا زۆرە ئیسیسمارە نەکراوەتەوە لای حکوومەتی هەرێمە بەرز کاک محەممەد شکوری یەکێک لە بابلێن وەزیرە بە تواناکان بە سەلیقەکان و زۆر هەڵەبجەی خۆش ئەوێ زۆر لەگەڵ متعاونە بەرز کاک دکتۆر دارا پلاندانان زۆر هەڵەبجەی خۆشەوە خۆی وەکیل وەزیرەکانی زۆر متعاونن چکە بەتایبەتی وەزیری هێزەکەی هەڵەبجەیە بەرز کاکدانا بۆ ئاودانکردنەوە وەزیری ئاودانکردنەوە زۆر هەڵەبجان خۆشەوە زۆر هەزەکە یانی ئەم سێ وزارەتە حساسن بۆ ئێمە لەگەڵمان بن وزارەتی ئاودانکردنەوە پلاندانان ئیسیسمار بەرز محەممەد شکوری دکتۆر دارا بابرین کاکدانا بڕات بێ ئەمانە خۆیان بە کوڕی هەڵەبجە ئەزانن من هەر بۆ زانیاری بەڕێز لەگەڵ کاک محەممەد شکوری قسەم کرد لە پێش بەرنامەکە ئەو باسی وەکرد کە ئەوان ئێستا 25 پرۆژێ ڕێکیانەیە لە هەڵەبجە جێبەجێ تەنانە باسی وەکرد کە سەرۆکی حکوومەت لە ئەندێکی نزیک دێتە شارەکە و کۆمەڵ پرۆژە دەکاتەوە ئەم سەردانەکەی ئەم سەردانای بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و ئەو وەزیرە معنیانن کە پەیوەندیان بە دووشتەوەیە هەم بۆ جادەی سازانە هەم بۆ پردەکەی تۆقوتە هیوادارین ئەم دوومانگە بڕوالیانی حوتوەش تایەچینۆ ئەم کارە بکرێ ئەم کارە بکرێ ینی بە تایبەتی ئێمە پردی سازان و جادی سازان کە زۆری تێراچێت لێ چاک بکەین بن ئەمە بە حکوومەتی هەرێمەڵێ بازارچەی سازان بکەینەوە کە هەموو تەواو بۆ بەس موافقەتی حکوومەتی هەرێمی ماوە بازارچەی سازان واتە کۆچی پێچەوانە واتە ئەو کەسی سەر هەڵەبجە بارەکە دێ بۆ سلێمانی ئەو کاتە سلێمانی دێتەوە بۆ هەڵەبجە چکە بازارچەی سازان ئێمە نزیک بە 153 دووەرم زەویمان هەیە ئەم 153 ئیسیسمارکە یەکێک کابینێکی تیادا بنێ یەکێک خێمەیەکی تیادا بنێ یەکێک چاخانەیەکی تیا بکە یەکێک نووسنگەیەک وانە بزانە چی تیا دروستەبێ اینجا ئەم باریش لە ئێرانەوە کە دێت لە ئێرانەوە هەر بۆ تا ئەگاتە لەو شوێنەی لە ئاسی سازارەکە ئەگاتە باینانی کۆباری ئیسلامی ئێران تاکو سلێمانی نزیک بە 140 کیلۆمەترە لەو شوێنەوە بۆ دەربەنی خان 73 کیلۆمەترە سیانزە ئێوە 174 کیلۆمەترە کردەوەی ئەو بازارەکە ئاگازاد دەکاتەوەی کە ئەو گۆشەگیری کە هەڵەبجی تێدایە لە ڕووی جوگرافیەوە 100% گۆشەگیری نایاڵێ کۆتایی پێێنێ و حرەکەی بازرگانی توجاری تەبادلیی بازرگانی زۆر دروستە بێ من بە بەڕێز دەڵێم کۆچی پێچەوانە هەڵەبجە لە سلێمانی ماڵیان یا لە سیسایەخەت یا هەڵەبجەی تازەن یا لەکوێرە بارەکەنەوە بۆ هەڵەبجەی شەیت لە بودجێ پەروەردانی پارێزگاکان پشکی هەڵەبجە چەند دەکات ئەو بجەیە کە باسمان کرد هەرسێ بجەکە بۆ بەیەک حتا هی نەوتیش بۆ بەوە پەرەبێدانی پەرزگارش بۆ بەوە تەنوی ئەقالیمیش بۆ بەوە لەوە ئێمە 30 ملیاریان بۆ دارێنی کە بسێمان بەرەکەو لە حەقەتا ینی 7 ملیارەکەی بۆ ئەوەیە کە وەزی هەڵەبجاوەیە ئەو 30 ملیارش لەگەڵ بە تەعاون لەگەڵ جەنابی دکتۆر دارا و دکتۆر کاک زاگرۆ جێگری معاون جێگری وەزیر وانە تەسیقێکی باشمان کرد ئێستا گەشتنەوە فعلەن ئەوەی کاک دکتۆر محەممەد شکوری ڕێ 25 پرۆژەمان هەیە یعنی لەم دوو سێ مانگی داهاتووە بەو 400 دۆلمەی کە دامان کرد داوا کە بەڕێز جەنابی وەزیری کشت و کاڵ
موافقەتی لەسەر کرد چکەوەزی زەوی کشتتوغاڵیە بەگاتە نادێ بکرێ بە زەوی سنایی یا بە زەوی سەخەری یا بە زەوی تیجاری خۆڵ ناگرێ ئیمزای لەسەر کرد جەرابی بێگەرخان بۆی ئەو 400 دۆرمەش بێتە ناو پرۆژەی سەنایی بەرهێنەرەوە بەر سازی بە دیاریکراویکاتە و گلەیە کە کاگاسا دەمای ڕابردوو هەیە بوو دەربارەی دابینکردنی بودجێ پارەپێدانی پارێزگاکان بۆ هەڵەبجە ئەو تۆ پێ دوا بوو کە دەبێت بابەتی هەڵەبجە نابێت لەسەر ئەساسی دانیشتوان بێت لەیەکێک کاک ئازاد شوێنی خۆی گرت بەڵێ ئێمە ئەوە چمن چ بەرەج کاک شێخکاوە چ بەرە جەنابی نوخشەخان واتە جێگری محافظ و قایمقام دایمە لە هەموو کۆڕووکۆبرێکاکە قسەمان لەگەڵ حکومەتە گوتمانە مامەڵی نەسەممان لەگەڵ مەکەن مامەڵی کێشە گەورەکە و کەیسە گەورەکەمان لەگەڵ بکەن ئێمە هەموو کۆتە لە قەزاری هەڵەبجەین و کۆمەلگای مرۆڤایەتی هەڵەبجە تا دنیا دنیای لەبیر ناچێت ئێ ئەمەڵی هەڵەبجە مادەم 140,000 کەسە مادەم مرکزێکی قەزای هەڵەبجە خۆیەتی چوار ناحەیە فەرقی هەیە خۆ ڕاستە ئێمە 140,000 کەسین لەوانێ بە خەگەڕێکی گەوری سلێمانی نەبین ئێ بەڵام خەمەکەمان ئاستی وێرانکاریمان لە هەموو کوردستان گەورەترە لە بەرەوەی مامەڵی ئەومان دەتوانین هەڵەبجە دوای هەموو ئەمانە نەفەسێکی یاوە نەفەسی یا و نەفەسیش ئەیا خەڵکی هەڵەبجەش خەڵکێکن مەسەر خۆیان بەبەر تۆڵم دوایینەوە یەکەم شار کارەبای بۆ ڕاکێشتێ و شارەکەی تەخت و وێران لە پاچێکاتەوە خەڵکی هەڵەبجە ئەنجومەنێکیان دروست کرد و خۆبەخشانە مهندسەکانیان ناتون کرێکارەکانیان ناتون خرجی کولیەکانیان ناتون کوڕانی هەڵەبجە هاتوون بە خاکەراز و زەنگ و بێڵ کۆڵانیان پاکردێتەوە شەو حرەسی عەمود و حرەسی تەل بوون یعنی متعاونی خەڵکی هەڵەبجە هەمانگی خەڵکی هەڵەبجە نەبێ بەمنی محافظ و ئەوی قایمقام و ئەوی جێگریش ناکرێ باشە ئەنجومەنی پارێزگاری هەڵەبجە ئەنجومەنێکی فعالە کارایە ئەندامەکانی دەست بەکار بوون ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەست بەکار نەبووە دوای چ کۆبوونەوە بۆ تا ئێستا ئەوە ڕەبتی بە کەیسی سیاسی ئەوە کەسێکی سیاسی ئیداری نیە ئەوە یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و ڕێکەون ئەڵێن محافظ بەڕێستی جێگری محافظ فڵانە ئەم بەڕێبەری گشتی هی ئەم دوو بەڕێوەبەری گشتی ئەم لایانی سیاسیوانی ئەو لایانی سیاسی ئەوە من و کاک شێخکا و نوخشەخان نین واتە من و جێگرەکەم و بابڵێ قایمقام نین ئەوە یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵە لەکوێ ڕێئەکەون و کەی لەسەر ئەم کەیسە و ژمارەکان داهێن ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هاوکاری ئێمە بێ بە عەقڵێکی زیاتر بە باوێن بە سەلیقەیەکی زیاتر بە ئیدراکێکی زیاتر من هەر پرسیارەکەم لەو ڕوانگەوە بوو کە ئەنجومەنی پارێزگای عینی پەرلەمانی ناوخۆیی هەر باڵە بە تاکید کەواتە کاک ئازاد و بەرپرسانی کە ئیداریەکانی ئەو شارە بۆ فشار ناکەن لە حیزبەکان کە ئەم بابەتە با کۆتایی پێ بێت خۆزانێ حیزب خۆی بەرنامەی هەیە بەدەست من و کاکەسەر لادیا من و کاک فڵان کەس نییە بەڵام قسەتان کاریگەری هەیە بەڵێ پێمان و تۆن یەکەم یادەشمانەوە بەرە سەرۆکی حکوومەت بە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت یەکەم خاڵتومانە تکایە ئەنجومەنی پارێزگا تەفعیل بکەن ئێم دوو برادرە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت دوو برادری بابلین بارزی ناو دوو هێزی سیاسی کێکی تو پارتی وایە هەمویانە بۆ یەکێتی و پارتی یا بۆ گۆڕان و کۆمەڵ یا بۆ یەکگرتووی داما و هەر پێنجیان بەیەکەوە ئەبێ ڕێکەون ئەم تەرازوو لە بەشێکی خۆی ئەوش دوو هەنگاو بێتە پێشەوە هەر ناکرێ یەکێتی یا پارتی یا گۆڕانی یا کۆمەڵی یا گرتو بڕوە ئەبێ یەکگرتو چۆن دوو هەنگاوەنێ کۆمەڵی سییان بدێ پارتی و یەکێتیش بۆ پلەی کە هێزی یەکەم و دووە من و پێگەیەکی مێژووتریان لەواریترەیە مەبەستوانەوە نێ لەوان حیزبتر بن ئەبێ ئەوان چوار هەنگاو بنێن کە ئەوان دوو سێ بنێن ئەبێ مان چوار بنێن ئێ بۆ ناینێن ئەوە لە خۆیان پرس هیچی لێ نازانم هەر لە بینی هێزە سیاسیەکان بابەتی خزمەتگوزاری گشتەکان ناوچەی پیشەسازی برا لە پێێتەوە ئەم ناوچەیە ئێستا زیرەتی دابین کراوە 400 دۆرمە لە منتیقەیەکی زۆر وسات ناوەڕاستی هەڵەبجایە بە هەنگاوێک لە خوڕماڵ و خەورامانی بە هەنگاوێک با بڵێن لە هەڵەبجەی بە هەنگاوێک لە شارە زۆری باشە لەو سەردانی کە مستەفا کازمی کردی بۆ هەڵەبجە بڕیار بوو ئێوە بە شان دێبچنە ئەوێەوە بڕیاریدا کە داواکاری هەڵەبجە پێش هەر پارێزگایەکی دیکە بکات بۆ ئەمە چیتان چنیەوە چیتان لاگەڵاڵە بوو ئێمە ویسمان بۆ ئەمە دوو بەرنامەدانە بەرنامەیەکی عملی ئەوە بوو کە ئێمە نەسی داواکاریەکانی خۆمان لەسەر جەم فراکسیۆنەکانی یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ یەکگرتو ئایندە نازانم ئەوانی تریش کە ناوچکانەیە داوەتمان کردن هەرمیان ناتن بۆ هەڵەبجە خواڵ ناگرێ هەرمیان حزوریان نەبوو وتمان ئێوە نوێنەری کەیسی کوردن لە ئەنجومەنی نیشتمانی عێراقیان بڵێ وتمان خۆشبەختانە هەمووتان لەسەر کەیسی هەڵەبجە بە پارێزگا بوون کەیسی هەڵەبجە بۆ خزمەتگوزاری متەفقن وتیان تەواو 100% وایە وتمان ئەم کەیسە کەیسی ئێوەیە ینی خەمی برادرانی ئەنجومەنی نیشتمانی عێراقە لە زەرد و سەوز و شین و سوور و مۆر لێ شەڕم بۆ بکە لێ بڵێ بۆ هەڵەبجە ناکەن پارێزگا خواڵ ناگرێ بۆیان کردین
یعنی من لێرەوە نەکجارێ سەجار دەستیان نەگوشم سوپاسیان دەکەم یامان بەو و خۆ دەزانی کاتێ ئیشکالێکی سیاسی لە بینی حکومەتی عێراق و فیدراڵ هەرێم دروستە بێ ئەمە لەسەر منی هەڵەبجە لەسەر تۆی سلێمانی لەسەر ئەوی هەولێر دووەک ڕەنگاتەوە وانە تۆ سێرکە وەفدی هەرێمی کوردستان کاقوبا جارێ پێش جەژنی ڕەمەزان پێما بوو 26 ڕۆژ لێ مابیەوە 26 ڕۆژ ینی حیواری 26 ڕۆژی خۆمە جەنگی جیانی دۆمڕی ناوە سۆڵا بکەیت بۆ مافێکی دەستوری بجێ لە هەرێم دوای ئەوە وەفدەکە بەردەوام بوو تاکو ئێسا یعنی نزیک بە 3 مانگە ئەم وەفدە بۆ حەلی ئیشکالی بودجە لەگەڵ هەرێم لەگەڵ عێراقا گەشتن لە ڕێکەوتێکی باش من پێم وایە ئینتیخاباتەکانی مانگی دە لە ئارانە بواە ئەم بەرهەمەش نەبوو چکە ئێستا ئەوان پشی بۆ کورد بۆ کەیسی کورد دەکەن بۆ یەینەکەن ئێرا ئەمەش دە بە ئارانەیە بوو کورد قازانجێتی بچێتە ناو یاریەوە نا ئەو یاریە نامە بەس ئەو ئەڵێ انتخاباتە و انتخاباتی مانگی دەیە و ئەو ئارزان کورد 6 ملیۆن نەسەمەیە 6 ملیۆن نەسەمە و کورد و عەرەب دوو نەتەوەن لە عێراقاژێ و ئەم کوردە ئەم پێگەیە ئەم 6 ملیۆن نەسەمەیە لەم دەنگدانە هێزە سیاسەکانی ناوەڕاست و خواروی عێراق پێویستیانە پێویستیان بە تەحالفاتیانە پێویستیان بە دەنگیانە پێویستیان بە وجودیانە و نییە ئەمە هەمووی تەسیری هەیە بۆیە ئەو هەنگاوانەوە ئینا 3 مانگ 4 مانگ تۆ خەریک بی مافێکی دەستوری جێبەجێ بکەیت جا لەمەوە ئێمە سەر پرسیارەکە ئێمە لەبەرەوە کە ئەومان کرد ئیترمان ئێمە ئەوە دەکوات تەشکیل کرد چوونە لای وزارەتی تەختیت باشە چوونی لای وزارەتی ناوخۆ چوونی لای وزارەتی سەحا کەیسەکە مەمت وزارەتی تەختیتی عێراقی و ناوخۆی عێراقی و سەحای عێراقی و داخلی عێراقی ئەمانە کە عازی سیاسی وەرنەگرن بە پلەی یەکەم خۆ دەزانی خۆ وەزارەتانە لە هەواوە ناتون ئەمیان شیعەیە ئەویان سونەیە ئەویان شیعەیەکی متطەرفە ئەویان سونەیەکی شۆفێنیە نەخێرەویان دیموکراسیە هێزیان هەیە و حیزبی سیاسی لە پشتیانە و ئیعازیێنێ ئەم ئیعازە وەرنەگرن پاڵاوتە نەکرابێ لە فتەر نەدرابێ با من تۆ سەدان بکەیت بۆ نمونە مستەفا کازمی ینی خۆی ینی زۆر جەختی لەوە کردەوە کە کێشەی پارێزگای هەڵەبێ کێشەی ئەوە خۆی وەکو خودی سەرۆکوەزیران ینی تەداخلی ئەم بابەتە دەکات ینی ئەوەنە ینی برارەکە کۆنکریتی بوو کە لە کۆنگرە ڕۆژنامەیەکی هەڵەبجا باسی لێوە کرد ئەو ڕازگۆ نەبوو لەگەڵ بەڵێنی خۆی یاخۆ چی مەوزوع ڕازگۆیی نییە ئەو پیاە کە یەکەم ڕئیسی وزەرای وڵاتێکی پێوتری عێراق و ئەو پیاوێکە ئەزانێ وەختی واشێ لە ئینتیخاباتە ئەو هێزەی کە لە شارعی عەرەبیە زیاتر قسە بە کورد دەڵێ زیاتر بەرهەمەچنێتەوە خۆشەیە پێمانوانە بێ هێزەکانی ناوەڕاست و خواروی عێراق هێزی دیموکراسی ئەسڵ لە بڕاستن بە بڕام بە دیموکراسی لە عێراق نییە من بە ئەمریکیەکان و بریتانیەکان و کەنەدیەکانی شتووە تۆمەوە هەمەوە پێتان وابێ عێراق ئەبێ بە دیموکراسی عێراق یەک حەلی هەیە بێ بە 3 بەش بەشێ بۆ شیعە بەشێ بۆ سونە بەشێ بۆ کورد چونکە ئەم تەکوینە تەکوینی دیموکراسی نییە ئەمە کێشەی بنیێویە لەناو عێراقا عێراق مەبنی عەلە الباطڵە 920 دەسەر چی دروستە بێ شیعە چۆنێ نەپاڵی یعنی ئەمە کەیسێکی زۆر وانەیە مەبەست ئەوە نییە کازمی سیاسەتەکە کازمی چۆن ئێوە 6 ملیۆن کورد ڕازیکە لە عێراقا 32 ملیۆن نەسەمەیە ئێوە 27 ملیۆن عەرەبیش ڕازیکە ئەمە مەوزوعەکە بەڵام ئێمە قسەی ئێمە بە تایبەتی من جەختمە سەر هێشتا کردەوە تاکە دیاری دەوڵەتی عێراقی بۆ کورد هەڵەجەمان بۆ بکرد بە محافەزە ئەخیرەن وەمان کرد ئەمساڵ باڵێ چۆن چەسپیسە بێتەڵێ 16 ئەمساڵ مەجلیسی نوابی عێراقی کۆ بێتەوە بە کۆی دەنگەڵێ بەڵێ ئێمە ئەمانوێ هەڵەبجە پارێزگا بێ فەرم و حکوومەت دەسەڵاتی تەنفیزی ئەنجومەنی وەزیران ئەوە تۆبەکە خێرە ساحەی ئێوە بشە بواری تەنفیزەوە ئەمە شتێکی زۆر باش ینی ئەوجارێکی مطلقا لە پەرلەمان مشکلەمان نەما لە حکومەتی عێراقی بەرە جەنابی کازمی و محاولەتەکانی بەرە جەنابی سەرۆک کۆمار دکتۆر بەرهەم و محاولەتەکانی تری وەزیرە یەکێتی پارتی لەگەڵەوە گەشتۆتە ئەوە لەم بینە داوای کۆمەڵی کەیسیان کرد بۆمان ناردن من پێم وایە لە ئەم ساڵە ینی لەم 3-4 پێش ئینتیخاباتی دەیدە کەیسی هەڵەبجە پارێزگا بوون ئەتوانم بڵێم لە 150 زیاتر بڵێم کە حەلە بێ و بە پارێزگا ناسێنێ لە باشترین حاڵەتدا حکومەتی عێراقی دەتوانێت چی بۆ هەڵەبجە بکات کە بە پارێزگا بوو تۆ بجەیەکە تایبەتی دەبێت کە پارێزگا بوو تۆ لە مفۆزی ئەولیا کورسی خۆ دیارێکرێ کە پارێزگا بوو تۆ حسابی سەرباری نەسەمە و سەربارەوە هەموو حقوقی عێراقی دانت کە چۆن ناسرێ و بەسڕە و نەجەفەیەتی یا هەولێر سلێمانی دۆکەیەتی هەڵبژەی بێ خۆ ئەگەر ئەوان بیشیانەوێت کە بڵێن هەڵبجە کەیسێکی عێراقیشە سەرباریەوە یا مجار پیانە لێبە خۆم کەیسە ڕوویاوە لە کاتێک هەڵبجە قەزایە بۆ لە دەوڵەتی عێراق وایە
و ئەم کەیسە و نەهامەتیە ئەو نیزامە کردوێتی کەەوە هاتوونتە جێگەی ئەوان ڕۆشتون گۆڕ بە گۆڕ بوون وایە لە پاڵ ئەمەشا چۆن ئەهوارەکان زەرریان کردووە نەجەفی ئەشرەف زەرری کردووە هەڵەبجە زەرری کردووە ئەتوانن بودجەیەکی زیاتر بۆ هەڵبژەردان ئەم کەیسەوەکو بەڕێزت باست کە کەیسێکی نێودەوڵەتی یاساییە و حکوومەتی عراق ئێستا میراتگیری حکوومەتی پێشووە یعنی لە ڕووی ڕاهەندی نێودەوڵەتیەوە ئەوە کاتە لەسەر ئەوە نەکردووە کە نەتەوەیەکگرتوەکان ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان یعنی فشار لە حکوومەتی عێراقی بکەن کە دەبێت فعلن ئەو مافانی کە لەسەر شانێتی وەکو هاوڵاتیانی ئەم شارە ینی جێبەجێ بکات کێشەی ئەرمەن لە تورکیا لە کێشەی هەڵەبجە کۆنترە لانی هێشتا ڕۆوە ئەو 1912 ڕوە ینی 1970 ساڵ پێشەوە ئەرمەنیەکان لۆبیەکی باشیان لە کورد لە وڵاتانی جیهان هەیە تاکو ئێسا ئەمریکا مجتمعی نێودەوڵەتی نەیتوانیەوە ئەردۆغان وا لێ بکە ئاعتراف بە کێشەی ئەرمەن بکا وەک جینۆسایت ینی بێنە بەچای خۆت خۆ ئێمە ئایا ئەمریکا و بریتانیا بۆ ئەوە بۆ تورکیا نەیتوانیەوە بیکە ئایا بۆ عێراق بۆ نایکات ئاسان نییە ئەزانی بۆ نایکات ئێستا خۆ ئەردۆغان ئەگەر ئەرمەن بە جینۆسایت بناسیێت ئەردۆغان ئەو کاتەی 1990 جینۆسایدێک لە باوکی ئەردۆغان لەدایک نەبووە نەخۆی خۆی ئەمەی نەکردووە کە ناساندی بە وشکڕە ئەبێ بچێتە ژێر ڕەهەندی سیاسی اقتصادی یاسایی یەکەم لە ڕووی سیاسیەوە بە ئیدارەیەوە بکات تکار نەبێتەوە اقتصادیە بێ زەرە بژوێرێ یاسایی چی بەرەکەوێت ینی ئەبعادی یاسایی خۆی هەیە ئەبێ لە موبارێکتر بێ لە ئاسیارە وایە بەڕاستیەوە بۆ تورکیایەکی کە تۆ واز دەم کۆمەڵە ساڵە بێنە ماوەقفی ناشرینیە نا تورکیا بەرە ئەوروپا چوو ینی ئەم پانی ئیسلامی زەی ئەردۆغان نەبووایە بەرە ئەوروپا چوو هەنگاوی باشی نابوو ئەو نەیکردووە نیانتوانێت ئێستا پێم وانێ بە ئاسایی لە عێراق بکرێت ئەم وەڵامی بەڕێز پارێزگاری هەڵەبجە با وەربگرن کە بێ ئومێد بین لەوەی کە عێراق جارێکی دیکە بچێتە ژێر ئەو ئیتیزامە یاسایی و ئەخلاقی کە لەسەر شانێتی بەرامبەر بە هەڵەبجە نا هەرگیز ئەم قسەیەکەین 2023کە من یەکش بە تۆ بڵێم لە ساڵی 90 با بڵێن هەر لە مانگی حوتی 90 لێرە تۆ بگیرای تایە ئەدام بووی لە مانگی حوتی 90 لێرە بگیرای تایدا لە مانگی حوتی 91 لێرە ئاڵای کوردستان هەڵکرابوو چونکە نەک ئینتیفاضەی یەکەم بوو ئینتیفاضەی دووەمش بوو بە عەسەر تەواو ڕۆشت بوو لێرە ئاڵایەکی کوردستان ڕێکرد یعنی سی تەغییراتی سیاسی لە مانگی حوتی 90 لێرە تۆ بگیرای تایە دەرەوەی شەستی بووی ئەدام کرابووی لەم عێراقا لە مانگی حوتی 91 لێرە تۆ ئاڵای کوردستان ڕێکرد ئەو من بە حکمی ذاتی ڕاستی نابم بێ فیدراڵم بەرێ ئەمە تەقلوباتی سیاسیە من بڵێم بێ من نابێ ئەمە 2023 کە 22 23 24 ژێ بزانین چێ بێ کەواتە کات ڕەهەندێکی گرنگە لە یەکلایکردنەوەی کێشەکانی هەڵەبجە نا کار ڕەهەندێکی گرنگ لە یەکلایکردنی کێشەی سیاسی جا هەڵەبجەیە باشە چیمیاباران نەخێر ئەرمینیایە و جینۆسایت نەخێر فڵان شوێنە و فڵانشت وەک دوایین پرسیاوەڵات ئاگازات شتێک جێگەی سەرنجە وەکو کۆمێکی شاتوو بۆ من بەرەوە ناو سیاسەت من ئێستا ئیشی ئیداریە کە مەمەوێت لەسەر سیاست قسە نەکەم هەر شتێکی شەخسی شەتە ڕادەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆی بڵاو بووە کە کاگازات لە سەروبەندی خەڵاتکردنی قوتابیەکەمەکانی هەڵەبجەدا وێنەیەک دەگرێت دەڵێت ئەوەی کە تا ئێستا کوردمە لە پارێزگای هەڵەبجە بەقەت ئەم وێنەیە دڵم پێخۆش نییە ئەمە بەرەم لای چی بوو ئەم تێگەشتنە ئەزانین چۆن من ئەمڕۆ چوون کتێب کڕم باشە کوڕێک کار کتێب کڕێ تەلەبەی دوو کولێ بوو نەمزای ناوی چییە وتی وەڵڵا ئەو کتێبە وتی بە چەند ئەو کتێبەکە من ئەزانم چییە با ناوی نەبنێ بەتی کتێبی زۆر جوان ڕێوایەکە وتی بە 1000 وتی بە 5 نابێ وتی نا وتی بە 6 نابێ وتی نا من دڵم پڕ بووم کتێبەکەی بەرێ هەرچی وتیواتم نا کتێبەکە جا خۆشم پێیان هەساوتم من ناوم فڵان کەسە باوەجان کتێبەکە بەرە مادەم تۆ خوێنیتەوە قوتابی و خوێندکارێک یەکەمە بێت تۆی بینی لەگەڵ یا لەسەر ڕۆژ لەسەر ڕەحلەیەکی تەختەیەک دانیشتووی ئەمە ئیشی منە یعنی من ڕسمیکەی پرۆتۆکۆل یەکگرم سەفیری فەڕەنسیە و کەنەدیە و چێ بڕوات بێن نە فەیسبووکم هەیە نە پەیجم هەیە نە فەخری پێوەکەم بڵاوی کەم و لەگەڵ سەفیری فڵان و سەفیری فڵان و سەفیری فڵان بەڵام لەگەڵەوەی مناڵ بڵاویەکەمەوە کە من خۆم نیمەوانە بۆیە بەڕاستیتم ئەمە چی ڕسمم کردوویشی بەخەم ڕسمەت هامی نییە ینی کوڕێک هات مناڵ و یەکەم بوون لە شەشەکان ئەوەی ئەمڕۆژکە ئەمڕۆ بینیم تو مناباوەجان 10,000 بە زۆر نەی تەلاقم خوارد 10,000ەکە ئای حەوت بوو تی ناوتم ئەزانم 10,000 6,000ەکەی بە لەفاو کوڕی پیاوێکی فەقیرە پۆلی دوی کولی نەمپرسی لەکوێت و لەکوێت و هەڵە مەبەستم چیانی من ئەو قوتابیانەوە ئەو خوێندکار و ئەو کوڕانەی کە یانێ پێ بگەن خۆشمێن زۆر سپاس بۆ کاکە ئازادۆبێ پارێزگاری هەڵەبجە سپاس بۆ ئەوەی هیواداری هەنمونە زیاد بێت و سەرکەوتوو بیت سەر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە
هەشاد و بەختەوە بێت.